من دكتور زاهر عمر شيرواني بسبوري نشتر قري مشكو بربري بشت بريارم دا نورنجا كم بقوازم ولا شارع طباء بو نخوشخاني مهرباني إن شاء الله لخدمة نخوش كان من دبينو لخسخاني مهرباني ئەمە میهرەبانیمان لەبەرەوەی دروست کرد تاوەکو هەموو دکتۆرەکان هەموو پسپۆرەکان چی حەز دەکاتن خزمەت بکات لەگەرمان خزمەت خێرخۆشیمان بەردەوامە دکتۆرەکانی خارج دێنینەوە دکتۆرەکانی شارع طوبای دێنینەوە دەمانەوێت بەیەکەوە بە کۆمەڵ بە تیم ئیش بکەین میهرەبانی پێشەنگە و بە پێشەنگی دەمنێتەوە بە پشتوانی خۆی گەورە میهرەبانی دڵسۆزی و لێزانی